سپاس بۆ هاندەران، سپاس بۆ وەرزشکاران هاوڕێیان کە ئامادەی ئەم ڕۆژە بوون، سپاس بۆ یانەی یەست کە ئەو داوایی قبول کرد کە یەکەمی پاڵەوانی ئاسیایانەکانە بتوانین ئێستا ئەمڕۆ چێژێکی تر لە کۆتایی بتوانم بە هاندەران ببەخشم لەم چەند کاتژمێری یاریکردنە. هیوادارم ئەم چەند ساڵی کە بەردەوام بووم توانی بێتم بۆ ماوەیەکی کەمیش هاندەرانم دڵخۆش کرد بێ، چونکە ئەم هاندەرانن کە بەردەوام پاڵپشت و پشتیوانی من بوون و توانیم بەردەوام بم تا 42 ساڵە. سپاسیانەکەم بۆ کۆتا ساتەکانی یاریکردنم کە لەگەڵ ما بوون، زۆر سپاس بۆیەوە. هەستێکی لە هەمان کاتە کە هاندەرەکانمە بینم هەستێکی خۆشەوە لە هەمان کاتەکە کۆتاییمە هەستێکی ناخۆش و دڵتەنگە بەڕاستی. بەڵامی تر لە هەموو سەرەتایە کۆتایەکەی منیش لەم ڕۆژەیە بوو. حقيقة وشكرنا موصول للكابتن علي طه على الدعوة وتلبية الدعوة. من واجبنا أنه نوقف وياه، أخ عزيز مثل المنتخب الوطني، لعب بنادي البيشمركة يعني سوا، بس هذا حال الرياضة بالآخر اللاعب أنه لازم يعتزل. أتمنى له التوفيق إن شاء الله في القادم يا رب. إن شاء الله راح نشوف مباراة جيدة يستمتع بها الجمهور الحاضر، تليق بسمعة اللاعب الكابتن علي طه، لاعب كبير. إن شاء الله نستمتع بالمباراة إن شاء الله. ئێمە لێرەوە دەستخۆشی لە دکتۆر عەلیەکەین، بەوەی نییە کە دکتۆر عەلی ئێستا یاریزانی یانەی پێشمەرگە نییە وەک تۆ کۆتایی هاتووە، هەتا یانەی پێشمەرگەما بێت دکتۆر عەلی شوێن دەستی دیارەوە ئێمە بۆ هەموو ئیشێکی بالە پرسوڕاشی پێکەین. ڕاستە ئەو یەکێکە لە دامەزریان نەرانی تیپی بالە یانەی وەرزشی پێشمەرگە و یەکێکە لەو کەسانەی کە توانی یانەی وەرزشی پێشمەرگە بگەینێتەوە. ئاستە چوەکی یاریزان چوەکو کاپتنی تیپەکە سەرڕایەوە ئێمە دەیانجا پرسمان پێ کردو وەکو دەستەی بەڕێوەبەری یانە قسەمان لەگەڵ کردو نەک وەکو یاریزان. هیوادارین چۆن جاران یاریزان بوو کاپتنی تی بوو، ئێستاش بە هەمان شێوە سەرڕای پۆستە وەرزشەکەی ئەبێ بەردەوام یانەی وەرزشی پێشمەرگەی لە بیر بێ، دەستی هاوکاری و هەماهەنگی بۆ یانەکە درێژکە وەکو جاران. قسەی کۆتایی ڤار دەیکات.